سڵاوتان لێبێت بڕیارە لە دوو ڕۆژی داهاتوو پاڵەوانێتێک لە وڵاتی کۆریای باشوور بەڕێوە بچێت دەیان وڵات بەشداری تێدا دەکەن ئەوەی جێی سەرنجە لە سنووری دارە سەربەخۆ سۆران 4 کەس بەشدارن دەمەوێت لە نزیکەوە خۆیان بتبینم مامۆستا هۆشنگ سڵاوت لێبێت تۆ کاتت باش جەنابەت ڕاهێنەریت هەم مامۆستایت وەرشی دەمەوێت باس لەم یاریە بکەیت باس لە بەڕێوەچوونی یاریە بکە ساڵانە ئەنجامەدرێت یاریەکە بەگشتی چۆنە سەرەتا بەخێر بێن سەرچاوە زەحمەتان کێشە ساڵی پار وەکو تا کەس لەسەر لە هەرێمی کوردستان و لە ئاستی عێراق تا کەس بوون بەشداریم لە خولێکی ماستەر کۆرس کرد لە وڵاتی کۆریای باشوور لە هەمان کاتیشدا ئەو پاڵوانتیە لێوێ بەڕۆی سوکە میش لێوێ بووم ئەزمونەکەم لێ وەرگرت و لە پاشان کە گەڕامە بۆ هەرێمی کوردستان لەلانی داری سەربەخۆ سۆران پێشوازیمان لێکراوە باسی چۆنەتی کۆرسەکەم بۆ کردووە گوتن پاڵەوان تێکیش دەکرێتن لە ساڵی ئایندا ئەوانش دەنابیان گوتن تاوپێشگیریتان دەکەین و کە لە ساڵی ئایندا ئینشەڵا بتوان بەشداری بکەن ئەمیش کە لێ بەڵێنم پێدا گوتم ئینشەڵا بە فەریقەکی گەورەتر ئەمە بەشداری لە پاڵەوانتی هەلمەدانی زیانی دەکەین کە ساڵان لە وڵاتی کۆریای باشوور بەڕێوە دەچێتن کە زیاتر لە 57 وڵاتیدا بەشداری دەکەن پاڵەوانتیکە لە ئەسەر ئاستی هەموو جیهان ناتوانین بچووک بکەین بڵێن بۆ ئاستی عێراق و یان هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان تۆ بەشداری دەکەی و میدالیەکانی سەر ئاستی جیهان دابەش دەکەین ئینشەڵا کە بتوانین ئەخوان خۆن ئامادە کردووە کە ئینشەڵا بتوانین میدالیا زێر بینەوە ئاڵای پیرۆزی کوردستان ژنێ هەم ئاڵایەکانی وڵاتانی دیکە بگەشێنینەوە حەق لەسەر ئاستی جیهانە نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان و یان عێراق بڵێن ئەوانەی کە هاوکاریشمان بوون زۆر سوپاسی کاک ئومێدمیر ئەحمەد دەکەم لە کۆمپانیای گەڕەوان کە بەڕاستی ئەوی زەحمەت شێشاوە بەشێک لە هاوکاریەکانی پێشێش کردوینە وەکو کۆمپانیا زۆر سوپاسیان دەکەین کە نابڕۆلی بەرزجان پاش بخێنی ئینشەڵا نمونیان زۆر بیت و داواکاری لە هەموو کۆمپانیەکانی دیکە چاو لە بەڕێز کاک ئومێدمیر ئەحمەد بکەن ببنە نمونە بیتە پاڵپشتی لە بۆ هەموو وەرزشوانان ئینشەڵا وەرزشوانانیش بتوانن جوابی ئەو زەحمەتانیان بدەنەوە کە لە پاڵەوانتیەکان بەشداری دەکەن و ئینشەڵا جوابی ئێمەش ئەوەیە کە بە میدالیا و بگەڕێنەوە ئاڵای پیرۆزی کوردستان بەرز بکەینەوە زۆر سپاس بۆ ئێوەش یەکێکی دیکە لەوانەیە کە بڕیارە لە دوو ڕۆژی داهاتوو سەردانی وڵاتی کۆریا باشوورکە مامۆستا پشتیوانە سڵاوت لێبێتەوە کاتت باش چۆن خۆتان ئامادە کردووە و ئینشەڵا دەتانەوێت بە سەرکەوتنی گەورە و بگەڕێنەوە ئیدارە سەربەخۆ سۆران گەر باسی ئەم یاریە بۆ بکەیت گرنگی ئەم یاریە و هاوکات چوونی 4 کەس لە ئیدارە سەربەخۆ سۆران گەر بۆمان باس بکەیت بەخێر بن سەر چاوان عزیزتان چێشە طبعا تایکواندۆیەک لەو یاریانەیە زۆر مەشهوری لە هەموو دنیای لە ئۆلۆمپیادیشدا دەبەزی و یاریەکی هەم ئەخلاقێکی بەرز دروست دەکاتن هەم لایەنێکی فیزیکی زۆر باشش دروست دەکات لەگەڵیدا و ساڵانش پاڵەوانتی زۆر جوان دەکرێتەوە جگە لە ئۆلۆمپیاتەکەی ئەمەش وەکو کوردێکی بەشداری و توانای ئۆمان هەیە الحەمدولیلا بچین بەشداری لەو بابەتێ بکەین داوەتنامەی ڕسمی مالواتیۆ لە کۆریای ئامادە سازێکی باشمان کردیە ئینشاڵڵا ئەومان هەیە ینی تموعی ئەومان هەیە کە بتوانین ملوانکەی زێڕی بەدەست بێنین ئینشاڵڵا نازانم لێش کە ڕۆ دەداتن هەینێکە چونکە لەوانەوەی کە تەوەقعمان کردێت سرین زمان لێ قسە سەرێ کە بسێنێ بدە هەندە گۆڕانکاری بەسەدا بکرێتن چونکە بەڕاستی وڵاتێکی کەمەک دوورە لەمە ئومێدمانوێ سەری وڵاتێکی خۆمان بەرزکەینەوە و زایدەن ئەوەی کە زۆر گرینگە لەوانەیە بچە کۆریا لەوانەیە عالەمی کوردستان نەبین تەنها پێم وابێت تا ئێستا کە بە وەرزش عالەمی کوردستان چوویتە کۆریا ئینشاءڵڵا لە تەواوی ئەوانەی کە وڵاتانەی کە لێوێن دەرێمەش بچیوان ئاڵای خۆمان بەرز دەکەینەوە بەو پەڕی شانازیەوەش ئەمە خاکپەرستی ناکەن بەڵامەشێ شانازیش دەکەین بە کوردبوونی خۆمان بە ئاڵای خۆمان جێگای شانازیە لەژێر ئاڵای خۆمان دەچینە دەر ئەگەر مادیبوونەشی دەچێشین و ئێش و ئازارشی دەچێشین ئینشاءڵڵا بەو پەڕی شانازی و پێشکەشی خوار خۆمان دەکەین ئینشاءڵڵا سنووری دارە سەربەخۆ سۆران هاوکاری و هەماهەنگیەکان تەواو کراون ئێوە خۆتان ئامادە کردو بۆ ئەو گەشتە دەمێ بزانم لە ڕووی مادیەوە تێچوو خەرجی بەڕێوە چوونێ میارێکە و هاتون و چوونەکە لە ئەستۆ گیراوە بە تەواوەتی وڵی بە تەواتی لێ دەست نەگیرەیە بەداخەوە خۆزگەوا بە چکە ڕاستی ئەمە نەمان زانێز دەستمە سەرش پیداکەین لە تەمرین کە ینی ئەوە کەمەک قەڵەقی کردوین لە تەمرینە هەر نەفەرسی وەرقی دەویست سەر بە خۆی هەر یاریزانێک و 5 وەرقی لە سەرف کردیە نازانم دەکات سەتان چەندی وەڵحاستی بەس سوپاسیان دەکەین لە گەوری خۆی ئەمەش قەرزمان لە سەروانی دیارە ئیمکانەتی وانی شەرەوەندێ سوپاس هەر کەسێکی کە بە یەک سەپرێریش
کە هاوکاریمان دەکات چکە قەرزمان لەسەر کەس نییە ئەوەشە ئەگەر ملوانکەکەمان هیناوە ئینشاڵە بە ئیزنی خوای گەورە ئەمە پێشکەشی هەمومانی دەکەین فقط لە بۆ شوێنێکی تایبەت نییە پێشکەشی هەموو کوردەچی دەکەین ئەوەی کە شانازی بە وڵاتەکەی خۆی دەکە ئەوەی شانازی بە ئاڵایەکەی خۆی دەکەم ئەمە ژۆکو پێشمەرگەچی ئەمنی وشتی مامۆستا هەوسێن جیرۆدەکمان پێشمەرگەینە الحەمدولله جا لێرکوانە شەر پێشمەرگەینە لە وەرزشەکە شەر لە پێشە مەرگەکەیە بۆ پەڕی شانازیەوەش زۆر جارانەیە لێرکوانەش خەڵکەشی زۆر ڕوومانتی دەکات دەڵێ باشان گۆچی سفادە دەکەن فقط ئەوەی کە پارەی خۆتان سەر دەکەن مادیونێکی زۆر دەشێشن ئەمە ئەوەی کە زۆر گرینگە بەڕاستی خاڵەشی یەکلاکەرەوەە چەندین گەنجە تا ئێستاکە لێرکوانە بوویتە پاڵەوان یەکەم دەشتی خراپ بە دوورکەتیە دەشتێکی باش نێزیک بوویتەوە و زایدەم بەخۆی بنەماڵەکەی و وڵاتەکەش شانازی پێ دەکاتن الحەمدولله ئینشاڵە بەردەوام دەبین خوای گەوری استیقامەمان پێ بداتن جێگای شانازیە پێم وابێ ئەو خاڵەکی زۆر بەهێزە لە بۆم مامۆستا پشتیوان بەڵێ دەمەوێت ئەوە باز بکەم کە لە سنووری دارە سەربەخۆ سۆران لە کۆی ئەو چار کەسەی کە بڕیارە لەم پاڵەوانتێ بەشدار بن دویان لەوان هەم ڕاهێنەرن و لێرە و هاوکات پێشمەرگەشن جیا لە ئەرکی پێشمەرگایەتیان و هاوکات ڕاهێنەری ئەم هۆڵەوەرشەکانن و هوەرە زەنجەکان و جگە لەوەش دویانیان قوتابی خۆیانن کە یەکێک لەوان تەمەنی 16 ساڵە کە لە ئەو پاڵەوانتی بەڕێوەچێت هەروەک میوانەکەم ئاماژە پێکرد لە ساڵی پار زیاتر لە 57 وڵات بەشداری تێدا کردووە بەڵام ئەوەی لە ڕووی تەمەنەوە کە بۆ ئەم ساڵەکە ئەنجامە درێت گەنجێکی دارە سەربەخۆ سۆرانە کە تەمەنی 16 ساڵە و بەشدارە لەم پاڵەوانەتیە